گەشت جان بڵێ ئەمریکا بزانم ئەو شتم هیمەت چ بوو کە دەتەوێت لەگەڵ منی باسکەی نیهات ئەمە شتێکە پێ بڵام چی دەڵێ ئەمریکا کچە ئێستا کە تۆ لامی وا دەزانم هەموو دنیا هی منە نیهات ویستم ئەوت پێ بڵێم کە ڕازم شت پێ بکەم ئەوە بەڕاستە گەشت بین تاکیدی لەو قسەیەت بەڵێ آخر گەشت بین من چەند جار هاتمە داوا دەتوو بە من ڕازی نەبووی تخوا بەسە باکەونەکەی بەبانەکەم بەڵام بە مەرجێک ڕازیە بم بێت هەر مەرجێکت هەیە سەر ڕۆح و سەرجانم ئەبێ ڕاستی بیت و پەنجەمۆریان بۆ بکەی کە مەزرعەکە بفرۆشنێ بەڵام گەشت بین جان ئەوە کێشەیەکی عایلیە پێویست ناکە تەداخولیەوە بکەیت بەڵام بەڵێنت پێ دەدەم کە خۆشترین ژیانت بۆ دروست بکەم گەشت بین بەڵێنت پێ دەدەم ئەگەر تەنانەت بە دەرۆزەکردنیش بێ خۆشترین ژیانت بۆ دروست بکەم ئەوە خۆشترین ژیانە بە دەرۆزەکردن ئەی بۆ ڕازی نابیت بۆی ژیانێکی خۆشم بۆ دابی بکەی ئەی تۆ منە خۆش ناویست گەشت بین تۆم خۆش دەوێ کچێ تۆم لە خۆم خۆشتر دەوێ بەڵام ئەوەیان کەمێ قورسە بڕوان پێ بکە هەموو هەوڵێک دەدەم بۆ ئەوەی تۆ دڵخۆش بیت کەواتە منیش ناتوانم هاوسەرگیری لەگەڵ بکەم ببوورە گەشت بین کات لێ دەکەم مەمخە ناو دووڕیانەوە لەلایەن ئەو کەسەی کە لە منداڵیەوە خۆشم دەوێت وە ئێستا هاتووە بە پێی خۆی بە من دەڵێ پێت ڕازیم ئەو هەڵبژێرم یاخود کۆتا قسەکانی باوکم کە دواوە سێتێتی بۆ بن گەشت بین لێت دەپارڕێ باو من لە ئێستادا حاڵم خراپە یانی من یەک مەرجم هەبوو بۆ بۆش ڕازی نیت آخر گەشت بین ئەو مەرجە کۆتا قسەکانی باوکمە دەڵێم تێبگە ئەگەر من قسەی باوکم بە هیچ نەزانم ئەوە قەت قەدری تۆش نازانم ئێستا یا من یا ئەو مەزرعەیە قسە بکە باشە ڕازی یعنی ڕازیت باشە تەلەفۆنت لێ دەکەی بۆ دایک و باوکم ویستم پێیان بڵێم ناجارە پێیان مەڵێ بۆچی؟ گەشت بین تکات لێ دەکەم کەمێ لێم تێبگە من ئێستا حاڵم خراپە و لە پشتم بە آخر من ئێستا ناتوانم کۆتا قسەکانی باوکم کە لە سەرەوە سێتیدا بە من دەڵێ ئێستا بیشتێن و بەجێ نێرم بەداخەوە بۆ تۆ هەر باشتر بوو لێم دوور بیت و لێم نزیک نەبیتەوە یعنی ئەو کۆتا بڕیارتە ها؟ بەڵێ کۆتا بڕیارمە زۆر چاکە کەواتە منە ڕۆم و جارێکی کەش نامبینیتەوە